وێگاوێت دەماکو رووسیا قبول نەکەت و ئاگربەستی ڕاگەهێنیت. ئیدارە ترامپ ژی ناکەویتە مووقفێکی ئیحراج و هوسا پشتا رووسیا گرتیە و هوسا بلابێژین ئوکرانیا بەردایە. ئەگەر هاتو قبیل نەکەت من vێت بزانم کا شێورمەندی ئاسایشە ئەمریکا چل گەل خو بریە رووسیا دێ چاوە قەنەعەتێ پوتین ئینیت. بەڵێ شاهیان ئەوەی کە ئەمریکا پێشتر گوتوێتی ئەوان ناڵێن ئێمە پشتیوانی رووسیاکەین، ئەوان ئەڵێن ئێمە ئەمانەوێت رووسیا ئۆکرانیا کۆتایی بەم شەڕە بێنن و ئەمریکا پشتیوانی ئۆکرانیا ئاکات، بەڵام نابێت ئۆکرانیا و پشتیوانیە بقۆزێتەوە بۆ ئەوی شەڕەکە بەردەوامی پێبدا. ئەوەی کە چۆتە مۆسکۆ ستیڤن ویتکۆڤە. ستیڤن ویتکۆڤ نەردەی تایبەتی دۆناڵد ترامپە بە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و کەسێکی نزیکی دۆناڵد ترامپە و پێشتر لە خولی یەکەمی دانوستانەکانی نێوان ئەمریکا و رووسیا لە سعودیا بەشدار بووە. دۆناڵد ترامپ بۆ ستیڤن ویتکۆڤی هەڵبژاردە چونکە پێی وایە کەسێکی زۆر نزیرەکە لە لێک نزیکردنەوەی لایەنەکان و ئەو کەسەیە کە توانیوێتی بە نوێنەراتی ئیدارەی دۆناڵد ترامپ تەبعاً پێشەوەی بێنە سەر حکوم ڕێکەوتنی ئاگربەستی غەزە و ئیسرائیل ئەنجام بدات، هەر ئەمەش وای کرد کە بێت ئەمە. ئەوان ئێستا گەیشتونەتە مۆسکۆ، دەیانەوێت لەگەڵ لایەنی رووسی قسە بکەن، بەڵام بەر لەوەی ویتکۆڤ بگاتە مۆسکۆ دوێنێ بە تەلەفۆن مایکل واڵتس ڕاوێژکاری ئاسایش نیشتیمانی ئەمریکا کە لە سعودیە لەگەڵ ئۆکرانیەکان لەگەڵ مارکۆ ڕۆبیۆ لەگەڵیان کۆبوو بوونەوە تەلەفۆنێکی دوور و درێژیان کردووە لەگەڵ ڕاوێژکارێکی تایبەتی ڤلادیمیر پوتین، ناوەکەی بەباشی نازانم یوری شتێکی ئاوایە، پێی گوتووە کە ئەوان چیان وتووە و ئەو ئامانجە چییە. ڕاستە پێشتر پرسی ئاگربەستی کاتی رووسیا هەمیشە ڕەتی کردوتەوە، ئیدارەی بایدنیش چەند جارێک ویستی ئەمە ئاگربەستە بکات، چونکە بەڵام رووسیا چی بە ئەمریکیەکان گوتێتی ئەمە تەنیا هێزێکی دیکە بە ئۆکرانیا ئادات، ئێمە ئەمانەوێت ئەگەر شەڕ بوەستێنین بەیەکجاری بوەستێنین. ئەمریکیەکان ئەیانەوێت قەنەعەت بە رووسیا بکەن، ئەڵێن ڕاستە بۆ مانگێک ئێمە شەڕ ئەوەستێنین، بەڵام دوای ئەو مانگە شەڕ دەست پێ ناکاتەوە. ئێمە لە ماوەی ئەو مانگەدا قسە لەسەر ئالیەتەکانی ئاگربەستێکی هەمیشەیی و ئاشتی هەمیشەیی یەکەین. بۆیەش ئەڵێن ئێستا چوونەتە ئەوێ دەیانەوێت لەگەڵیان قسە بکەن و پێشبینیەکرێ خودی دۆناڵد ترامپیش پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ ڤلادیمیر ببوونن پوتین بکات، ڤلادیمیر پوتین بکات کە سەرۆکی رووسیا بۆی خۆشی قسە لەگەڵ بکات و قەنەعەتی پێ بکات. بەڵام ئەوەی کە جێی نیگەرانی ئەڵێن رووسیا لیستێکی داواکاری ئامادە کردووە، داوێتی بە ئەمریکیەکان گوتێتی ئێمە ئەو داواکاریانەمان هەن، ئەگەر ئەمانە جێبەجێ بکرێن ئەو کاتە توانین ئاگربەستەکە قبوڵ بکەین. ئێستا ئەمریکا هەر مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوە دۆناڵد ترامپ ئەڵێن تۆپەکە لە ساحەی رووسیایە، ئەبێ رووسیا بڕیاردات، ئەگەر ئەو ئاگربەستە سەرکەوتونە بێت ئەو هەموو ئۆباڵی شکستی ئەم ئاگربەستەکەوێتە رووسیا کە پێشتر ئەوان ئۆکرانیان تۆمەتبارە کرد. بێگومان ئەگەر بێت رووسیا ڕازی نەبێت دۆناڵد ترامپ خۆی سیاسەتی وایە گوشاری یەکجار زۆرەکات چۆن لەسەر ئۆکرانیای کرد، ئەو گوشارانە لەسەر رووسیا کات، ڕەنگە سزای زیاتر بەسەر رووسیا بسەپێنێت، ڕەنگە هەوڵ بدات سەکی زیاتر بە ئۆکرانیا بدات، یان هەندێک هەڕەشە لە رووسیا بکات کە ناچاریان کات ئەگەر بێت و ئەم ئاگربەستە قبوڵ نەکەن ئەو ڕەنگە شەڕەکە بە جۆرێکی دیکە بێت و ئەمریکا خۆی بتوانێت ئەو بکات. هەندێک داواکاری رووسیا گەر باس بکەم، یەکێک لە داواکاریەکان رووسیاوێ نابێت هیچ هێزێکی ناتۆ بچێتە ئۆکرانیا کە بە ناوی ئاشتی پارێز بۆ نمونە هێزەکانی ئەوروپا، ئەمە شتێک کەوتیانە نابێت هیچ هێزێک بچێتەوێ. خاڵی دووەم نانەوێت بەی شازە ئاگربەستەکە کاتی بێت، ئەگەر ئاگربەستەکە بۆ ماوەی مانگێکیش بێت ئەبێت دوای ئەو مانگە ئەگەری درێژکردنەوەی بەلانی کەم سەدان 90 بێت بۆ ئەوە بێت گفتوگۆ لەسەرەوە بکەن کە ڕێکەوتنیی یەکجاری ئاشتی بکەن، نەک دوای ئەو مانگە شەڕ دەست پێ بکاتەوە. ئەمە ئەو دوو داواکارە سەرچیانن کە زیاتر رووسیا کردوێتی، بەڵام ئەگەرێتە سەر دانوستانەکانیش ئەمریکا ئەڵێت ئێمە هەوڵەدەین لێکیان نزیک بکەینەوە و گەشتبینم بەوەی کە ئاشتی لە نێوان رووسیا و ئۆکرانیا ڕابگەین. من پێخۆشە گەلێک سپاس لە دیار توش واشنتن الگەلمە